هەرێمی کوردستان و هەرێمی ئارتێم کاتێک مەراغ دەگۆڕێت بۆ کۆمیدیا. کاتێک شڕۆڤە و شیکاری سیاسی دەرەقەتی ڕووداوەکان نایەت، کۆمیدیا دێتە گۆ. ئەمە ڕێکباری دەرونی و کۆمەڵایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئارتێم دنێپرۆڤسکی ناونیشانی کۆمەڵێک ڤیدیۆی کۆمیدیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک تیکتۆک و ئینستاگرام باون و بینەرێکی زۆریان هەیە. چەندانەیەک لەم ڤیدیۆ کۆمیدیانە بوون بە باسی گەرمی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان و دەنگ و ڕیاکتی جۆراوجۆریان لەسەردا دەنرێت. بەتایبەت ئەو ڤیدیۆیانەی کە قەتارەی شاندێک بە جلوبەرجی خوار و ناڕێکەوە ڕیزیان بەستووە و بەبێ ئامانج مل دەنێن. هاوڵاتیان شاندەکانی هەرێم و کوردستانیش وەک سەرزەمینی ئارتێم تەماشا دەکەن و هاتوچۆی شاندەکانی هەرێم بە ئەندازەی ملنانی شاندە شڕ و بێ ئامانجەکانی ئارتێم بە بێواتە دەزانن. شاند و شاند و شاندی بێبڕانەوە زنجیرەی توولانی و بێکۆتایی شاندەکانی هەرێم بۆ بەغداد هاوڵاتیانی هەرێمی بە شێوەیەک هیوا بڕاو کردووە تەنها بە کۆمیدیا سوکناییان دێت. خەڵکی هەرێم ئێستاوا هەز دەکەن ئارتێم پراوپڕ گوزارشتە لە دۆخی هەرێم، بەتایبەت هاتوچۆی شاندەکانی هەرێم بۆ بەغدا و گەڕانەوەیان بەدەستی بەتاڵ. خەڵکی ئەم وڵاتە ئەم ڕۆژانە لێبوونەتەوە لەوەی لێکدانەوە بۆ ئەنجامی کاری شاندەکانی هەرێم بکەن، بەڵکو ڕێک دەیان کەن بە مەزە و گاڵتەجاڕی. لەم کاتەدا کە ژمارە و سەردانە بێ ئەنجامەکانی شاندەکانی هەرێم بۆ بەغداد لەوە تێپەڕیوە خەڵک چاوەڕوانی خێریان لێ بکات و لەبری ئەوە پێیان ڕادەبوێرن. بەتایبەت خەڵک هاوشێوەییەکی زۆر دەبینێت لە نێوان ڤیدیۆ کۆمیدیەکانی ئارتێم و بابەت و ئەنجامەکانی شاندەکانی هەرێم بۆ بەغداد.